بە شێوەکاری بەشداریم کردو بە چەند تابلۆیەک بە 6 تابلۆ بەشدارم. کارەکانی ئەمڕۆمان بە بۆنەی ئەم چالاکی ئەمڕۆمان بە بۆنەی یادی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنانە هەرچەندە خۆی یادەکە لە ڕۆژی 25 مانگ دەست پێکا بە زێمە سەرەتا 22 مانگم چالاکیەمان پێشکەش کرد ئیشەڵا بۆ ڕۆژانی دوایش کە کاتە 25 یانزە لە بەردەم باخی گشتیا چالاکی ترمانە بێ وەکو ژنان کە کۆمەڵێ ژن بەشدارن هەر بە چەند چالاکیەک و چەند وتارێک دەربارەی ڕۆژی توندوتیژی ژنان و ئەم چالاکیە خۆی لەخوا لە دوو بەش پێگێت بەشێکی پێشکەشکردنی تابلۆیە کە 6 شێوەکار بەشدارە بە 35 تابلۆ لە هەمان کاتا چەند خاتوونێکی دەستڕەنگینیش کە زیاتر لە 20 مێزە ئەمڕۆ بەشدارن بە کار و ئیشە دەستڕەنگینەکانی خۆیان و توانا و لێهاتووی خۆیان لێرە توانن وەک ژنێک بخەنە ڕوو. ئەگەر تەماشای تابلۆکان کە زۆری باز لە ئازار و نەهامەتیەکانی ژنانەکە کە ڕوبەڕووی ژنانە بێتەوە بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستا و لەم قورسای و جەنجاڵەیە نەگێمە بڵێن هەر لە کوردستان لە زۆربەی جیهانیشە ئەم توندوتیژیە هەیە توندوتیژیەکانیش زۆرن ئەگەر دیقەت لە تابلۆکان بێ هەر یەکە و بە شێوازێ توندوتیژیەکان دەردەخرێت توندوتیژی فکری بێ سیاسی بێ دەستدرێژی بێ جەستەیی بێ دەرونی بێ ئاینی بێت کامانە هەمووی توندوتیژیەوە چێتە بابی توندوتیژی کە ڕوبەڕووی ئێمەی ژنانە بێتەوانێ. بێگومان تۆ وەک ژنێک دەتوانیت بە هەرچەندە ئێمە بمانێت توندوتیژیەکان بنبڕ بکەین ناتوانانی بنبڕیکە بەس خۆشبەختانە ئەتوانین چەند ژنانی چالاکوانمانەیە چەند ژنانی دەستڕەنگینمانەیە هونەردۆستمان هەیە ئێمە ئەتوانین لە ڕێی ئێمەی ژنان لە ڕێی کۆڕ و سیمینار و چالاکی هونەریەکانەوە ئەتوانین کارێکی وا بکەین کە کۆمەڵگە و دەوروبەری خۆمان وشیار بکەینەوە ئاگادار بکەینەوە بەرامبەر ئەو توندوتیژی و ناحەقیانەی بەرامبەر بە ئافرەتانەکرێ بەڕاستی لەبێ ئێمە ئەرکێکی زۆرمان لەسەرەوە بەرامبەرەوە ئەرکە بەڵام مافەکانی خۆمان هیچ دەستەبەر ناکەین لەم ڕۆژە ئێستادا ئێمە داوای ئێوەکەین بەرامبەر ئەو ئەرک و ماندووبوونەی کە هەمانە دوایین داوای مافەکانی خۆمانەکەین کە مافێکی سەرەتاییە پەیامەوەی ژنان زیاتر خۆیان داوای مافەکانی خۆیان کەن هەستنە سەر پێ خەم و ئازارەکانیان بخەنە ڕوو هەر یەکە لەلایەن خۆمانەوە چونکە لەبەرەوەی ئێمە وەچەیەکە خەینەوە وەچەیە گەشە پێدەین وەچەیە گەورە ئەەکەینەوەیەک پێگەێنین گرنگە ئێمە وەکو خێزان وەکو ژنێک مادەم دایکین مادەم ئێمەنەوەیەکە خەینەوە گەورەیان دەکەین پیان بڵین کە ئەمە ئازارەکانی ژنانە و بەدەر لە خێزان کۆمەڵگەژ و شارکەینەوە دەوروبەر و شارکەینەوە کە بە چاوێکی کەمەوە توانا و چالاکیەکانی کچ و ژنان نەکەن. دووبارە چەپڵە